سەحابە یەک بە یەک دێنە ژوورەکەی دوعای خێری بۆ بکەن و دڵی بدەنەوە. گەنجێک دێتە پێشەوە کە دەبینێ عومەر بەو شێوازەیە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت مەدحی عومەر دەکا. ئەویش دەفەرمێ وەدیدت أن ذلك كفاف لا علي ولا لي. دڵە ڕۆڵەکەم مەدحم مەکەن، ئەگەر بەس بە سەر بەسەر دەربچم چاکە و خراپە وەکو یەک بن و ڕزگارم بێ و بچمە بەهەشتەوە من هیچ ترم ناوێت، مەدحی من مەکەن. دوای ئەوە کە گەنجەکە دەڕوا فلما أدبر إذا إزاره يمس الأرض، جلەکەی لە زەوی دەخشێت ئەو گەنجە. قال ردوا علي الغلام، ئەو گەنجەم بۆ بگەڕێنەوە. ئەو عومەر لەو حاڵەدا 6 کون لە لاشەیدایە و خوێنی لێدێ. فەرمێ ئەو گەنجەم بۆ بگەڕێنەوە. گەنجەکەیان گەڕاندەوە. قال يا ابن أخي ارفع ثوبك، کوڕە براکەم جلەکەت بەرزکەوە تۆزێک با ئەوەندە درێژ نەبێت. فإنه أبقى لثوبك وأتقى لربك، هەم جلەکەت دەمێنێتەوە باشتر و پاکترە و پیس نابێ و هەم بە تەقواتریشە بۆ پەروەردگارت. ئەینێت بیستوە پێغەمبەری عەزیزمان عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ما أسفل الكعبين من الإزار في النار، ئەوەی لە کەعبەین لە قاپەکانتەوە بۆ ژێرەوە بێ بۆ ئاگرە نەتبیستووە بەرزیکەوە ڕۆڵە گیان. کوڕە براکەم با ئەوەندە درێژ نەبێت. ئەو نەسیحەتەی دەکات